پێت وایە دانوستانی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق لەسەر چ بنەمایەک بێت؟ من وەکو هاوڵاتی شاری هەولێر بەنسبەت پرسیارەکە پێت وایە دانوستانی نێوان حکومەتی هەرێمی کوردستانی عێراق لەسەر چ بنەمایەک بێت. من سەرەتا پێم باشە حکومەتی عێراق پێداگیری نەکات لەسەر مافەکانی کورد و جگە لەوەش سەتا هەفتەی بودجەی کوردستانی گەیاندۆتە سەتا 12 و شتێک. جگە لەوە هێنانی هەژدی شعبی بۆ سنوورەکانی کوردستان مادەی 140 کە لە حەدی خۆی تێپەڕاندووە جگە لەوەی کە هاتۆتە ناو خاچی کوردستانیش لە زۆر شوێنەکانی کوردستان ئەوە شتێکی نایاساییە. من دانیشتی هەولێرم، ناوم زێبارە. هەر دانوستانێک لە هەرێمی کوردستان بکەی لەگە حکومەتی عێراق ئەگەر لە بەرژەوەندی کوردانە بێتن باعیس دانوستانێک نەکەن و ئەگەر لە بەرژەوەندی کوردیش دایە با دانوستان بکەن و ئێمە میلێت هەموو تاش کوردستان بالەی سوورمەند بێت. وڵاتی کورد لە شارچکەی دووس خورماتوو لەوێن شێژ جێبوون بووم، بەڵێ پێم خۆشە زۆر ڕێککەوتن بۆ هەموو شتێک گونجاوە. حەزمان لە قوربانیدان نییە، حەزمان لە شەڕ نییە. لە ڕاستیدا من بەڕای من دانوستانکردن لە ئێستادا لە قازانجی کوردانیە، لەبەر ئەگەر تۆ لەسەر مێزی گفتوگۆش دابنیشی ئەوان هەموو شتێکت بەسەرا فەرزەکەن، لەبەرەوەی تۆ هیچ کاتێکت نییە و مەجبوری بە هەموو مەرزەکانی ئەوان ڕازی بی، بە هەموو دانوستانەکانی ئەوان ڕازی بی.